گرێبەستی کۆمەڵایەتی کۆمۆنەی ڕۆژاوە نووسین هونەر تەوفیق. کاتێک بۆشایی دەوڵەت دروستە بێت کۆمەڵگەش خاڵی دەبێتەوە لە یاسا و ئاسایش. ئەگەر ئەو بۆشایە بە خێرایی و بە باشی پڕ نەکرێتەوە ئەگەری جەنگی نێوخۆ بەرپابوونی دزی و ڕاوەڕەوت و پەیدابوونی دەستە و ساقمی چەکداری زۆردار کراوە دەبێت. ئەزمموی کوردانی ڕۆژاوە لە بۆشایی دەوڵەتی سووریەدا لە ساڵی 2012ەوە ئەزممویەکی دانسقەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا. ئەوان لە نێوان تیۆریە سیاسیەکەی کۆمەڵگەی دیموکرات و پراکتیزەکردنیدا، لە نێوان شۆڕژگیری و بەڕێوەبردنی مەدەنیانەی کۆمەلگادا، لە نێوان پرەنسیبی ژن وەک بەڕێوەبەر و پرەنسیبەکانی کۆمەلگای خێڵدا کە زۆرینەی ڕۆژهەڵاتی سووریا لە کورد و عەرەبەکانت لەسەر بنەماکانی خێڵایەتی پەروەردەبوون، لەوانەش قورستر لە نێوان سەرکردایەتی و هاوسەرۆکی و ڕاهاتنی کۆمەلگا لەگەڵ بوونی یەک سەرۆکی تاک و تەنیادا. ئەوان بە قۆناغێکی زۆر تایبەتی ئەو دژواریانەدا ئەزمموی ئەم 10 ساڵەی ڕابردوویان تێپەڕاندووە. سەرباری جەنگە گەورە و ترسناکەکانی داعش و سوپای تورکیا و هێزەکانی سووریادا هێشتا سوورن لەسەر پێگەیاندنی ئەو فەلسەفەی بەڕێوەبردنەی کە خۆیان بە باشترین چارەسەری کێشە نەتەوەیی و کۆمەڵایەتی و ئینسانیەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەزانن. لە دوای ڕێخستنیشدا ڕاگەیاندنی گرێبەستی کۆمەڵایەتی دەستووری هەموارکراوی چەند ڕۆژی ڕابردوو بوو. هەرچەندە ئەوان لە سەرەتاوە بە ڕاگەیاندنی کانتۆنەکانی جەزیرە و کۆبانێ و ئەفرین لە 2014دا پێشتر گرێبەستی کۆمەڵایەتیان ڕاگەیاند بوو، لە 2018دا بەهۆی شەڕی داعش و داگیرکردنی ئەفرین و سرێکانی لەلایەن تورکیاوە و فراوانبوونی سنووری کانتۆنەکان تا ناو قوڵایی هۆزە عەرەبەکانی ڕەقە و دەیرەزور پێویستیان بە هەموارکردنەوەیەکی گشتی گرێبەستەکە مەسئولیەت و چارەسەریەکان بسپێرێت بە تەواوی پێکهاتەکانی ژێر دەسەڵاتەکەیانەوە. بۆیە لە 2018ەوە تاکو ئێستا کۆتایی 2023 نزیکەی 1500 ڕۆژی پێداچوونەوە و 9000 ساعتی گفتوگوکردن و تێبینی هەموو کۆمۆنەکانی گوند و گەڕەک و هۆز و شارەکان لێکزانەوەی هەموو وشە و خاڵ و پاریزەرێکی گرێبەستەکە پێکەوە گەیشتنە ئەم گرێبەستە نوێیەی لە بۆشایی دەوڵەتدا پێڕەوترێت. سیستەمی دەسەڵاتی کۆمۆنا کە لە گرێبەستەکەیدا پەسەندکراوە بەڕێوەبردنێکی کۆنفێدراڵیە پاریسیەکان لە کۆمۆنەی دووەمدا 1871 کاریان پێدەکرد کە دواتر کۆماری فەڕەنسای لەسەر دامەزرا. هەروەها ڕووسەکان لە 1970دا دووبارەیان کردەوە کە دەوڵەتی سۆڤیەتی بەدوادەهات. سویسریەکانیش هەتا ئێستا ئیشی پێدەکەن. هەمان شێوازی بەڕێوەبردنی کۆمۆنەکان لە شانشینەکانی ئەسکاندیناڤیشدا تاکو ئێستا ئیشی پێدەکرێت. سیستەمی کۆمۆنا لە گرێبەستە کۆمەڵایەتیەکەی ڕۆژاوادا لە کاتی جێبەجێکردنیدا چەند گۆڕانکاریەکی مێژووی بەسەر کۆمەڵگەت ئەدێنێتکە گرنگترینیان یەکەم ڕێگە نەدان با دروستبوونی توێژێکی بیرۆکراسی بە ناوی پەرلەمانتار و بەڕێوەبەر و کەسایەتی سیاسی ئیداریەوە، چونکە لەو ئەرکانەدا خەڵکانی ناو کۆمۆنەکان هەمووان بەشدارن بەبێ جیاوازی ڕاگەز و نەتەوە. دووهەم دەسەڵاتی هێزی چەکدار ئاسایش لە سنووری کۆمۆنەکاندا دەکەوێتە ژێردەستی کۆمۆنەکان واتە خەڵکەوە. سێهەم بەرگریکردن جگە لەوەی لە ئاستە باڵاکەیدا ئەرکی سوپایە لەو سیستمەدا ئەرکی هەموو کۆمۆنەکانیشە لە کاتی هەڕاشەی دەرەکی و هەڕاشەی تیرۆری نێوخۆوە بەرگری لە خۆیان کەن. چوارەم ئەو شێوازی بەڕێوەبردنە ڕێگە بە دروستبوونی مۆنۆپۆلی سەرمایەداری نادات، چونکە داهات و خەرجی هەر کۆمۆنێک لای خۆیان دەمێنێتەوە. پێنجەم هەر هاوڵاتیەک وەک تاکێکی ئازاد و خاوەن مافە لە ڕێگای کۆمۆنەکەیەوە لە هەمان کاتدا لێپرسرا و بە مەسئولیەتیشە تەنانەت ئەگەر ئەو کەسە پەناهەندەیەکیش بێت لە ناو سنووری کۆمۆنەکەدا. لە پاش 3 ساڵ بە پێ گرێبەستە کۆمەڵایەتیەکە وەک چۆن ئازادی و مافەکانی پارێزراوە دەبێت مەسئولیەتی بەرگری و بەشداری لە چالاکیەکانی تری کۆمەڵگادا بکات. لەوانەش گرنگتر نەرمبوونی گرێبەستەکەیە، چونکە نەوەک دەقێکی پیرۆز ناوی هێنراوە کە شایەنی هەموارکردنەوە نەبێت
نە پێشوەختەش داهاتووی سووریای بەسوەتەوە بەو مادانەی گرێبەستەکەوە، بەڵکە گەرەنتی دەدات بە داهاتووی سووریا کە لە داهاتوودا دەستوورێکی شایستە بە سووریا نووسرایەوە لەگەڵ دەخەکانیدا خۆی بگونجێنێت. بۆیە بە گرێبەستێکی ئیسیفازی و ڕق حساب ناکرێت، لە توانایدایە لەگەڵ پێشاتە سیاسیەکانی سووریاشدا خۆی بگونجێنێت.